من ناوم باوان جەمال محەممەدە تەمەنم 22 ساڵە دانیشتووی شاری هەڵەبجەی شەیدم خوێندکاری بەشی ئایتیم لە هەمان کاتا خاوەن خواردنگەم من خەونم ئەوەیە کە ئیشەکەم و خوێندنەکەم پێکەوە تێکەڵ بکەم بۆ لە کۆتاییە ڕێستۆرانتێکی گەورە و جوانی لێ دروست بکەم کە ڕێستۆرانتەکەم هەم مۆرکێکی شەفایەتی پێوە دیار بێ هەم مۆرکێکی پێوە دیار بێ کە کەسەکە لێ هاتووە لە بواری ئایتیم. باوان تۆکو گەنجێکی شاری هەڵەبجە لەم کەشە خۆشەیە هەمووی سەیرانگایە هەمووی سەوزیە سەرمایە تۆ ئێستا قوتابی ئایتیت لە هەمان کاتە کارەکەیت و خواردنگەیەکت هەیە ئەمانە هەمووی چۆن بێکەوە جێگاکەیتەوە؟ ڕاستیەکەی جێگاکردنەوە بڵین بە ئاسانی جێگایەکرێتەوە بۆ منە زۆریش قورسە بەڵام ڕێخستنی کاتەکان من ئیشەکانم وا گونجاندووە بۆ نێستە من لە بەیانی هەتاکو و کاژمێر دوو ئەوانە من لە پەیمانگا ئەمێنەوە لە دوای ئەوە یەمەوە ماڵۆ ئیشەکەم کەمێک درەنگتر خستووە لە نزیکی بانک من دەستەکەم بەیش بۆ یەوە مەسافە بمێنێتەوە بۆ ئەوەی کە هەر شتێکم نەبێت یا هەر شتێک کە کەم بێت بیکڕەم شتەکانی بۆ حازرکەم ڕاستیەکەی ئەبێت تەسحیان پێبیت زۆر جار بە خوێندنیان بە ئیشەکە لەبەر خاتری بتوانی باڵانسیانکەی هەردووکیان پێکەوە بگونجێنی. تۆ بەهۆی نمرەکەتەوە ئایتیت هەڵبژاریان لەبەرەوەی خەونە خولیات هەبوو یا ئەوە تا بەشێکی تر لە خەیاڵتا هەبوو زۆرت حەز لێبوو نەتوانی بەهۆی نمرەکەتەوە بهێنی؟ ڕاستێکی من ئەو وەختەی کە لە ئامادەی لە پۆلی 12 خوێن حەزێکی زۆرم بۆ بەشە پزیشکەکانە و بە تایبەت بەشە بەرزەکان هەوڵێکی زۆریشم بۆیە بەڵام ئەوەی کە خوای گەورە چەند ساڵ مایتەوە لە 12 من دو ساڵە لە پۆلی. نمرەکانت چەند و چەند بوون؟ نمرەکانم وەڵا شتێکی وێ فەرق نەبوو ساڵ یەکەم 16 ساڵی دوم کردم بە 16 ساڵ خوێندم بۆ 7 دەرەجە بەڵام زۆرم حەز لە بەشە بەرزەکان بوو کە دوای خی گەورە شتێکی وا کرد من نەمتوانی ئەو نمرە بەرزە بێنم ڕاستیەکەی هەر ئەڵی بە دڵشکان دڵم لە خوێندن هەر بە یەکجاریشکە وتیشم وازی لێنم و تاو دەستەکەم بە ئیشکردن و مەرج نییە هەرژیان من لە خوێندن ناکۆیکەمەوە. تو ئێستا گەنجێکی لە هەڵەبجە کارەکەی بزنسێکی بچکۆلانەت بۆ خۆت داناوە و خەونی ئەوە تێ وردە گەوری بکەیت. ئایا شوێنی جوگرافی کە ئێرە هەڵەبجەیە وەکو شارێکی زۆر گەورە نییە ڕەنگە لە زۆر کەشە زۆر سارد بێ خەڵک زۆر نێن ئەمە تا چەند کاریگەری لەسەر بزنسەکەی تۆ دروست کردووە؟ بەڕاستی جوگرافی هەڵەبجە کاریگەریکی زۆری هەیە بۆ منە لە هەنێ ڕوانگەوە خەڵکی هەڵەبجە زۆر بەدی فاسفودا ناڕن زیاتر حەزیان لە خواردنە کوردەواریەکان مەگەر بڵێ ئەم جیلەی کە لە تەمەنی من و کەمێک گەورەتر یا خواردتر ئێستا وردە بەرەوڕی ئەو خواردنا ناڕۆت ئەگینا من هەتاکو ئەو ئێوارەیەشی کە ئیشەکەم داناو قاپێک پاسان بردەوە بۆ ماڵەوە بە باوکم وتمەرە لێ بخۆتی نایخۆمەوە پێی خواردنە من بیخۆ هەتاکو ئەو ڕادەیە ینی تەنان لەناو ماڵی خۆشمە ئێمە هەرگیز زۆر توخمی فاسفودوانە نەکەوتین زۆر خولیامان نەبوو بەڵام لەبەر خاتریەوە تۆزێک ئەبێ نرخەکانی بۆ داڵبۆزێنێ بێ ڕەچاویەوەکی کە خەڵک زۆر نایە بەدەمتەوە لە هەڵەبجە بێت کەمێت تەسحی زیاتر بی بە ئیشەکە بۆی کە ئیشەکە لەسەر پێی خۆ بۆسێت و نێڵی بکەوێت. سەرەتا کە ئەم پلانە دانا کە ئەم بزنسەدا بنەی پلانەکە چۆنی بوو و ئێستا کە 2 ساڵ تێپەڕیوە تۆ ئەو بزنسە بەڕێوە ئەبەی بەپی پلانەکانی خۆت گەشتوی بۆ شوێنەی کە پلانت بۆ دانابوو پاش 2 ساڵ؟ گەشتن بە پلانەکە سوپاس بخوای گەورە زیاتریش گەشتم سەرەتا من لە پۆلی 12 تەواو بووم هەر ڕۆژێک باسایی لە بازار لەگەڵ هاوڕێکمە تر باسی ئیش و کاروانەمانەگرتم نازان چی بکەمەوەە وتیکێک لە ڕەفێقەکانی کەمان عەرەبانەیەکی بۆنەی دایبنیت و دووبارە پاستای لەسەردا بنیت و دەستکی پاستا فرۆشتن لە هەڵەبجە لەسەر عەرەبانە نەبوو لە فاسکودەکان هەمان بوو بەڵام لەسەر عەرەبانە هیچ نەمان بوو منیش فکرەکەم بەلاوە جوان بوو ڕۆشتم ئەو لە ماڵە باسی فکرەکەم کرد ڕاستێکی یەکەم جار چونکە ئێمە هیچ کەسێکمان ئیشی دەرەوەمان نەکرد بوو بێژگە لە من زۆر شتەکان بەلاوە ئەهمێتێکیان نەئەن و سەر ناگرێت یا ئەوانە
یەکەم جار بە گوژمێکی زۆر کەم دەستم پێ کرد یەکەم جار هەڵە نەبم لە 6,000 بە کاملی هەموو شتەکانم کامل کرد بە 6,000 لێەوە دەستم پێ کرد سپاس بۆ خۆی گەورە ڕەتفعلێکی زۆر باشیە بوو وردە ئیشەکە بەرەو پێشەوە ڕۆی من یەکەم جار تەنیا بە پاستا دەستم پێ کرد بەڵام ئێستا 4 بۆ 5 ئایتمەیەکە پێشکەشیەکەم 4 بۆ 5 خواردنی جیاواز 4 بۆ 5 خواردنی کەواتە تۆ ئەڵێ بە نزیکی 6,000 دەستم بە بزنسێک کرد و ئێستا زۆر باشە چیاڵێ بۆ گەنجانەی کە ئەیانەوەی کارێک بکەم بەڵام ئەڵێن ئێمە پێویستمان بە پارەیە پێویستمان بە بڕێکی زۆری یارمەتی و نازانم شتی زۆرە بۆ ئەوەی بزنسێک دەست پێ بکەین خۆی بەڕای من هەموو بزنسێک کە تۆ ئێستا هەر تۆ لە ژیانی خۆتا بتێ ئیشەکەی ئەگەر ئیشەکە ئەزمونێکی زۆرە نەبێ لەسەری گونا حەبڕۆی بە گوژمێکی گەورە دەست پێ بکەیت چکە کە تۆ بە گوژمێکی گەورە دەست پێەکەی هەموو ئیشەک لە سەرەتایە نەتیجەی 50/50 هەیە کەوتن و نەجاحەدەنانی ئیشەکە کە بە پارەیەکی زۆر داغڵی ئیشەکە ئەبیت دوایی کە ئیشەکە و نەتیجەکە و باش نەبوو زەرێکی زۆر لێە بەڵام کە لە پارەی کەمەوە دەست پێەکەی وردە پارەی ئیشەکە لە خۆیان سەرفەکەیتەوە تاکو ئیشەکە و تەواو ئەکەوێتە سەر پێی خۆی لە مەسایلی هاوکاریشە تەسەور ناکەم هیچ کەسێکە بێ فکرەیەکی جوانی هەبێت و کەسوکاری یا برادەرەکانی هاوکاری نەبێت بەڵام ئەویش کەوتۆتە سەر ئەوەی کە خۆی چەندێک بە شوێن ئیشەکە یاڕۆ خۆی چەندێک ڕاکەڕاکەی ئیشەکەەکە چونکە بەجددی هەموو ئیشەکە ئەمە بمانەوێ بیکەین کەسی یەکەمی ئیشەکە پشتی ئیشەکەیە هەموو قورسایی ئیشەکە لەسەرەوە کەسەکەەوە بێتەوە بۆ نمونە من براکانم هاوڕێکانم دایک و باوکم زۆر هاوکارمە بن بەڵام ئەوان قەی ناکە بەجستەی هیلاکە بن لەگەڵم بەڵام لە کۆتایە لە کەشە دەرونیەکەیانین کە منتیایە لەو کەشیانین کە من لەلایەک خوێنم لەلایەک ئاگام لە ژیانی خۆم بە لەلایەکیش ئیشکەم باڵان سێسێکیان ڕاگرم لە یەکییانە هاوکارمە بن بەڵام لە هەر سێکیانە خۆم کەوتۆتەوە سەر توانای خۆم کە خۆم چەنە توانام هەیە بتوانم قورسایی ئیشەکە بگرمەشە. باوان ئەمە خواردنگەکەی تۆیە ڕۆژانە لێرە کارەکەی بە ماتۆر دەی 6 ساڵ لە ڕێکخراوە ناحکومیەکان وەکو خۆ بەخش کارت کردووە هەموو ئەمانەی کە کردوتە چۆنیە ئەم لایفستایلە 2 ساڵە چی فێر کردی؟ ئەم ئیشکردنە بەردەوامە ئەم لایفستایلی کە من ئێستایەم بەشدی فێری کۆڵنەدانی کردم فێری ئەوەی کردم کە هەموو شتێک ئەگەرێکی زۆریە کە پێ بگەی ئەویش بۆی کە خۆ چەنێ هەوڵی بۆیت کە لەکوێ وازێنیت چکە لە هەر شوێنێکا کەوازێناتەوە دووبارە دیتەوە خاڵی سەرەتاوە بێ لە سەرەتاوە دەست پێگە چونکە لەبەر خاتریەوە کۆڵنەدان شتێکی زۆر گەورە بوو فێری کردم کە بەردەوام تەرجیع ببم جارێک خراببووم بۆ جاری داهات و هەوڵ بم باشتر بم لەسەری نەوەستم لەو ڕێوڕۆشتمە. باشە تۆ ئێستا خەریکیم خواردنگەیت پلانی ئەوەت هەیە کە گەورەی بکەیت بۆچی چونکە ئەو کارێک کە تۆیکەی لە سۆشال میدیا دروستکردنی ڤیدیۆ ڕێکلامکردن ئەمە ئەوە دەرەخا کە تۆ بیرۆکەت هەیە پلانت هەیە بۆی گەورەی بکەیت نەکەرەوە کارێکی ڕۆژانە بێ بکەیت و پارەیەکت دەست بکەوێ سۆشال میدیا و زیرەکی دەستکرد بەگشتی چۆن توانیویانە یارمەتی دەری تۆ بن بەکاریانێنی بێگومان بەکاریانێن من بە حکومەوەی کە خۆشم خوێندکاری ئایتیم بەرکەوتنێکی زۆرم هەیە لەگەڵ هەردووجانە زیرێکی دەستکرد لەوانەیە بڵێم لە ڕۆژێکە دوو کاژمێریا سێ کاژمێر بەکاری بێنم بە هەموو لایەنەکانەوە هەم بۆ لایەنی خوێندن بەکارێنم هەم زۆریش بەکارێنم بۆی کە لە ڕێگەی ئەوە فکری تازەوە بگرم بۆ ڕێکلامەکانم یان دیزایانی لۆگۆ و پروشە ڕوشتەکانم زۆری لەوە وەرەگرم لەبەر خاتریەوە بەرکەوتنی زۆر مێ لەگەڵی زۆری سوود بەخشە بەڵام ئەگەر بزانین کە چۆن بەکارێنی نەک بە لایەنێکی ترابێت بەگەیاندنیش خواردن گەیاندنتانە یان هەر لێرە بێگومان بەگەیاندنیش گەیاندن زیاتر داواکرێیان لێرە خەڵک زیاتر داوایە ڕاستیەکەی من کەمێک گەیاندنم زیاترە چونکە بە حکمیەوەی ئەو خواردنانی کە منێ فرۆشم کەمێک ئافرەتان زیاتر حەزیان لێت شوێنەکەشم شوێنێکی شعبی ئافرەت زۆر ناتوانێت بێتە ئێرە زۆر جاریان برایەکی یا باوکی دێت یا زۆربەی جارەکان هەر لە ڕێگەی گەیاندنەوە لە ڕێگەی بەرنامەکانەوە داواکرێت و بەتەڵە بەڕات ئەگەر ئەمڕۆ تۆ ئەم کارت نەمێنێ وەکو خواردنگە پلان ئەی تۆ چییە؟ ئەگەر ئێرە نەمێنەیە بەمەوە پلانیەی ئەگەر ئێرە نەمێنێ پلان ئەی تۆ چییە تۆ چیەکەی؟
یەکسەر دەسەگرمەوە بە خوێندنەکەەوە چونکە بەجددی یا ئەبێت لە ڕێگەی ئەزمونەوە ئیشکیت یا بێت لە ڕێگەی خوێندنەوە. ئامۆژگاری چییە بۆ گەنجانەی کە لە نێوان خوێندن و کارکردن ماندوون؟ بەڕاستی من لە ڕوانگەی خۆمەوە زۆر هیلاکەرە ئەو بینە، بەڵام هەر ئەوەنەی کە دڵنیا بن ئەگەن بە نەتیجەکەی، دڵنیا بن بەرهەمەکەی ئەچنەوە. ڕاستە لەوانەیە ئەمڕۆ بەیانی ساڵێک دو ساڵ زۆر هیلاکیانگا زۆر لە ناڕەحەتیا بن. ناڕەحەتی جەستەیی باشترە کە تۆ پێی ئیسراحەتەکەی، بەڵام ناڕەحەتی دەرونی بۆ تۆ نەوتوانیوە بە بۆنەی ئیشەکەتەوە کاتێکی باش بێ بە خوێندنەکە و لە ئیمتیحانێک کەوتویت یا بە بۆنەی خوێندنەکەەوە نەوتوانیەوە گرنگی تەواوی بە ئیشەکە و بازار و کوالیتی شتەکانت دابەزیوە، ئەو خاتە جەنگێکی دەرونی زۆر ناخۆشەوە. بەڵام هەر ئەوانەی کە دڵنیا بن لەوەی ڕۆژێک بەرهەمەکەشنەوە ڕۆژێک خی گەورە حەقی ئەو ماندووبوونیانەیەاتەوە. ئاسوودەی دەرونی گرنگترە یان گەشتن بە ئامانج؟ بێگومان گەشتن بە ئامانج. لە کۆتاییشە پێم ئۆردەرێکم بۆ هات پاستایەکی گەورە. پاستایەکی گەورە بە پەنیر؟ گەوری سادێ. سادێ لێرە نووسێ مەسەلەن ئەکستراکان لەوێ هەر ناوی خواردنەکە لێرە لەسەرەوە دیارەکە. چەند خولێکی پێچێت تا حازریەکەی؟ ئێمە 15 خولەکمان لیاوە بۆی کاتەکە کە لە وەختی قەرەباڵخی نابووی لە وەختی قەرەباڵخی کە کەمێک زیاتری پێچوو مشتریەکە زۆیان سایاکە زۆر چاوەڕێ ئەمەنەکە. ئەسامە یەکەم جار مریشکەکەی سووریەکەیتەوە؟ یەکەم جار مریشکەکەی بۆ سوورەکەینەوە. ئەمانە هەمووی لە ماڵەوە حازریەکەی پێشوەخت؟ پێشوەخت لە ماڵەوە مجررا و خۆشەکراوە مریشکەکە. ئاساییەوە لە ناو ئەمەوە زۆر ترێندەکە ئاگری پێگەینەوە. تامێکی شەیە بە خواردنەکە تامێکی وەکو تامی خواردنی سەر ئاگر و ئەوانە فەرقی پێکەم. ئێستا زۆر لەبەر چەترەکان زۆر ناری پێکەین چکە جستانە نا لە هاوینا نایتر ئەوەنە ئاگری لێ خۆمان تەواو بێتاقەتە بین لە ئاگری تاواکانمان. باشان کە مریشکەکە تۆزی زانیمان بەرەو سووربوونەوە ڕۆ قارچی بۆ زیاد دەکەین بۆی قارچەکەش کەمە سوور بێتەوە لەگەڵی چکەگەر قارچەکە زوودر تێکەین زۆر سوورە بێتەوە پێش مریشکەکە قارچەکە بەرەو سووتانە ڕۆ. ئەم شتانەی کە لە ماڵەوە حازریەکەی هەر خۆتێکی یان کەس هەیە یارمەتیت بە؟ ڕاستیەکەی ماڵەوە دایک و باوک و براکانیشم زۆر هاوکاری منە بن لە ئیشکردنەکانم بەتایبەت یعنی وەکو فامیلی بزنسان لێ کردووە. بەتایبەت لەم وەختەیە کاتێککە من زیاتر ئەش خوێنم لەگەڵی زۆر هاوکارمە بن. ئێستا سۆسەکەیەتی؟ بەڵێ ئەمە سۆسەکەیەتی. ئەوەشت لە ماڵەوە حازر کردووە؟ ئەمەش پێشتر کە لە ماڵەوە ئامادەکێ. پاستاکەشت کوڵاندووە؟ پاستاکە بێگومانەوێ بکوڵە چونکە کەمە کاتی زیاتری پێچێ. ڕاستە تاکو پاستاکە بکوڵە.